لە خزمەتتانام جارێکی تر بۆ زنجیرەی بژاری دەروون نەخۆشیەکانی دینداری باسەکەینەوە دوای ئەوەی باسی ڕیابازی و گیانی کوێخایەتی و بەدگومانی و سستی و لێچوونەوەمان کرد هاتینە سەر ئاڵلقەی پێنجەم یان نەخۆشی پێنجەم کە بە ناوی شلگیری بوو. هەرێکێک لەم ئەڵقانە چەند دەرسێکن. ئەم دەرسەش دەرسی چوارەمی شلگیریەکەیە کە بە پشتیوانی خوای گەورە باس لە هەندێک لە هۆکارەکانی تر ئەەکەم کە ئەبنە مایەی شلگیری. لە ئاڵلقەکانی ڕابرد لە دەرسەکانی ڕابردووە باسم لە پێناسەی شلگیری کردواتە پابند نەبوون و کەمبوونەوەی دیندارێتی. پێشەوەی سەر پێشێ بۆ سستی بۆ لێچوونەوە واتەوازێنان لە دیندارێتێک. پاشان باسم لە 15 نیشانەی کردووە لەو زۆر بە خێرایی کە ئەبواە هێدی تر باسییان لێوە بکەم یا خاڵەکانی باس بکەم، بەڵام تازە ناگەڕێنەوە سەری. ئەو 15 نیشانانن کە ئەو کەسەی تووشی شلگیریەکە ئەبێ تایە دەرەکەون. ئەشێ 2 صیفەت 3 صیفەت 4 نیشانە 5 نیشانی تیا دەربکەون. پاشان هاتمە سەر هۆکارەکانی دروستبوونی شلگیری و هەندێک لەوانەشم باس کرد و هەتا گەیشتینە 6 دانەمان باس کرد. لەوانە دەوروبەری لەوانە یەکەم تێنەگەیشتن یا درک نەکردن بە گرنگی پابندبوون بە دینەکە و نەزانینی ئەرکەکانی دیندارێتی. دووهەم دەوروبەری شلگیر، سێهەم لاوازی ئیمان، چوارەم دنیاویستی و هەڵپەکردن بۆ دنیا، پێنجەم ناڕەحەتی و کۆسپەکانی سەرڕێ، شەشەم کۆڵی قورسی دینداری و بانگەوازەکە و هەروەها پش و درێژی کە پێویستە بۆ دوور و درێژی ڕێگاکە. ئەمڕۆ دێمە سەر باسی کاریگەری دایک و باوک، هەروەها وەڵامدانەوەی وەسوسەکانی شەیتان و ئەگەر مەجال مایەوە ئینشاءڵڵا باز لە خاڵێکی تریشەکەین ئینشاءڵڵا. مەسەلەی دایک و باوک. ئەو کەسانی کە دیندارە بن بە پێی قۆناغی ژیان و سروشتی ئەو قۆناغێکی تایە ئەژین و ئەو نەوەی کە تایە ئەژین هەندێک شتی نوێ دێتە پێشەوە کە دایک و باوکەکە بەلایەنەوە شتی نوێیە، ئەترسن لە خوتوڕەتی، ئەترسن لە شتێکی کە وەکو ئەوەی خۆیان نییە. بۆیە ئەوانەی جیلی کۆنن دایک و باوکەکان لە دید و تێڕوانینی خۆیانەوە کە لەلایەن سابت بوون بووە بە نەگۆڕ، هەندێک پێوەریان لا دروست بوو لەم پێوەرەوە ئەڕوانن بۆ ڕەفتاری مناڵەکانیان. ئەمە بە هەڵەیان ئابە، چونکە ئەولادەکانمان نەوەی خۆیانن، نەوەی کوڕی خۆیان و جیلی خۆیان و زەمەنی خۆیان. بۆیە ئەو ڕەفتارانەی کە ئەیکەن لەگەڵ ئەوانە ئەگونجێ. بەڵام ئێمە ئەبێ یارمەتی دەریان بین لە تێگەیاندنی خاڵە نەگۆڕەکان. بۆ نمونە دین بەلامانە چەند ئەهەمیەتی هەیە و پێویستە وردەوردە بخینە مێشکی ئەوانی شۆکە ئەو دینە گرنگی ئەوەندەی هەیە چونکە نابێ هەروە بزانی لە دنیاە قیامەت هەمووی لەسەر ئەم دینە وەستا و ڕادەی دیندارەتی و پابندی بە دینەکە و دەرەجەی تەقواکاریە. ئەم دایک و باوکانە جاری وا هەیە کوڕەکان کە دیندارەتەکەی دەست پێ کردووە بە شێوەیەکی تونند و تۆڵتر لەوان گرتویانە. ئەوان کلاسیکی فێربوون، نوێژەکە ئەیکەنیان نایکەن، جاری وا هەیە سستە بن، جاری وا دەستنوێژی شکا و تەمەڵی تیاکە تا ئیگرێتەوە. بەڵام ئەمان کوڕەکان لە زەمانێکی ترا گەورەوە یا کچەکە لە زەمانێکی خوێنەواریایە. دایکی حیجابێکی کلاسیکی جلی کوردی کردووە و سەرپۆشێکی داوە بەسرە نیوەی قژی دیارە و ئاساییە بەلای و مکیاج و یا جاریوا شیرەدا بە مناڵ لە بەرچاوی میوانەکە. بەڵام کچەکەی کە پابندە بە دینەکەەوە هۆشیاری زۆرترە، کتێبی زۆرتر خوێندۆتەوە، کتێب لە بەردەستیا زۆرترە، مەجال لە ڕۆشنبیری زۆرترە، دیندارتر دەرچووە بە وەعیەکەوەیە. بۆیە کە خۆی بە حیجابەکەدا پۆشی و تونند و تۆڵترە دایکەکەەوە ئازانێ ئەمە توندڕەویە. خاستن لەم سەردەمەشا کە ئەهلی کوفر و فسوق و عیسیان بەردەوام هێرشەکەنە سەرمان و هەر کەسێک کە باسی دینەکە بکە بەرگری لێ بکاڵێن ئەوە تیرۆریستە، ئەوە توندڕەوە، جارانیان و توندڕەو یا فەندەمەنتالیزم و ڕادیکالیزم و لەم قسە قۆڕە غەربیانە. ئێستا یەکسەر پێمانەڵێنەوە داعشە. باشە داعشی هەر وەکو حەشدی وەحشی کردووە. بۆچی هیچ کەسێ لۆمە ئەمیان ناکە؟ هەردووچیان وەکو ئەمریکایان کردو، بۆ کەس لۆمە ئەمریکا ناکە. هەر سێکیان وەکو ڕووسیان کردو، بۆ کەس لۆمەی ڕووسیان ناکە. هەر چواریان وەکو سینیان کردو، بۆ کەس لۆمەی سین ناکە. هەر پێنجیان وەکو میانماریان کردو، بۆ کەس لۆمەی میانمار ناکە. بۆچی تەنها لۆمەکە ئەکەوێتە سەر مسڵمان؟ لەبەرەوەی هێرشێکی عالەمی لەسەر مسڵمانە. ئەوانەی غەیری ئێمەن، غەیری مسلمان ئەترسن لە مسلمان کە بگەڕێتەوە بۆ دینەکەی، چکە ملیارێک و 300,000 ئینسان بگەڕێتەوە بۆ دینەکەی لەم ناوەڕاستی سەرزەمینەیە بەم هەموو خێروبێری وڵاتان و بەم هەموو قووەتی
تەکنۆلۆژیا و بە قووەتی مادی و بە ئینسانێکی زۆر و دەستی عامی لەو ئاو هەوایەکی خۆش و شوێنێکی استراتیجی گەورە بە تاکێت یەکەمین قووەتی سەرئەرز پێگەێن. بۆیە هەموویان دژی ئەوەن کە ئێمە نەگەڕێنەوە بۆ دینەکەمان. لەوانە جاری وایە دایک و باوکەکانی ژەکەونە سەر ئەو گومانە یانەکەونە ژێر کاریگەری ئەو تەوجیهانەوە کە ئیعلام و حکوومەتەکان و ئەوانی تر ئەیکەن، ئیتر ئەترسێلەوەی کە کوڕەکەی تووشی کێشەیەک ببێ. بۆیە محاولاکە یا کچەکەی محاولاکە لە دیندارێتەکەی کەمی کات و بەقەدەر ئەوەندەی کە دایک و باوک سەرچاوی پەروەردەن، سەرچاوی ئاڕاستەوانین، سەرچاوی سۆز و خۆشەویستی و عاتیفەن، بەڵام لە هەمان کاتیشە ئەشێ شلگیر بن دینەکەیان شلگیرانە گرت بێ و ئەشکرێ کە یەکێکیان یان هەردووچیان لەوانەشە بە دەرەجەی جیاواز یەکێکیان مەسەلەن جاری وا هەیە ژنەکە ئەترسێ لە کچەکەی زۆرتر کە دیندارتر بووە، کوڕەکە باوکی زیاتر ئەترسێ لە دیندارێتێک ئەترسێ بیگرن، ئەترسێ بیکوژن. خۆ لەم زەمەنەشە ئاسانە لای تاغوتانی پارتی وێچێتی هەرێک ملی بگرنەوە یەنۆڵە سەر بە داعش، هەتاوەکو قەواڵ و بەواڵەیە خوێنرێت تۆ وەختێک گەزانی مەیتەکەیان وەکو کاکێ منی دەربەنی خان فڕێتدا خوا خەجاڵەتیان کرد. لەبەرەوە ئەبینی ئەو دایک و باوکانە جاری وایە خۆیان ئیمانیان لاوازە، خۆیان باوەڕیان بە قەدەر ئەوەندە لەلایەن نەچەسپیوە، باوەڕیان وانییە کە ئەم شتانەی ڕوو ئەدەن لە زانین و لە توانین و لە ویست و ئیرادەی خۆی پەروەردگارەوە هاتووە. ڕاستە ئەوان باوەڕیان بە قەدەر هەیە بە شێوەیەکی کلاسیکی، بەڵام ئەوان ڕەفتار لەگەڵ ئەم باوەڕیان ناکەنەوە. ئێمە کە باوەڕمان وایە ئەمە شتێکە و قەدەرە و خوای گەورە هێناتێ پێشەوە ڕوویداوە، یعنی خوای گەورە بێ ئاگانیە لەمەی کە ڕوویداوە، خوای گەورە بێ ئیرادە نەبوو لەمە ڕایوەستێنێ، خوای گەورە ئەمەشی ئەزانی کە ڕوو ئەدا، بەڵام ڕێی پێداوە کە ڕێی پێداوە لە قەدەری خۆی ڕێی پێداوە. ئیتر ئەو شتێک کە تووشی تۆ بووە وەکو کەسێک، یا تووشی کەس و کارەکانت بوون، یا تووشی سەرجەمی مسلمانانی دەوروبەرت بوون یا میلەتەکەت بوون، ئەوانە بە تەکید هەمووی لە قەدەری خوای پەروەردگارن. جاری وا هەیە کەسەکان دایک و باوکەکانمانیان لا فەرامۆشە بێ ئەو کاتەی تر کاریگەریەکی زۆر لەسەریان نامێنێ. بەڵام ئەگەر ئێمە بگەڕێنەوە هەمومان بە دایک و باوکەکانی ژەڵێم بگەڕێنەوە سەرەوەی کە خوای پەروەردگار چۆنە فەرمێ قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا هو مولانا وعليه فليتوكل المتوكلون. ئەفەرمێ بفەرموو ئەی پێغەمبەری خوا بفەرموو کە هەتایە هیچ شتێکمان توش نابێ ئیلا ئەوە نەبێ کە خوای پەروەردگار بۆی نووسیوی. ئەوەی کە خوای پەروەردگاریش نووسیوێتی ئەستەمە نەیەتە ڕێگات، مەحاڵە خۆی لێلا بدەیت، حتمەن دێتە ڕێگات. لەبەرەوە پێویستە باوەڕمان یەقینمان بەمە بێ کە هەر شتێک دێتە ڕێگامان خوای پەروەردگار نووسیوێتی. کوڕەکەی تۆ زیندانە بێ، بەڵام قەدەری خوای پەروەردگارە کە ڕستی لە زیندانەکەیە بێ بڕوا بیخوا، وا نەزانی کە تۆ ئەتوانی لەیلادەی هەوڵتدا، خۆشی هەوڵیدا، خۆی ناڕوا خۆی بخاتە بەردەستی جەلادان، خۆشی خۆی شاردبەوە، هیچیشی نەکردووە، بەڵام لە هەمان کاتە وەکو سەیدنا موسا فدخل المدينة على حين غفلة من أهلها، هەر بە سڵ بوو حەزەریە کرد و سڵیە کرد، بەڵام گیراوە قەدەری خوای پەروەردگار وایە. یا کابرا ناچار بوو هەڵێ ڕاکەن ناوچێ بەجێ بێڵە هیجرەت بکە، یەکیش کە ڕۆشتەوە ساحەیەکی جیهادی قەدەری خۆی پەروەردگار وای بۆ نووسیەوە، وای ئیرادەوە بووە کە لەوێ بێ ئەو کەسە. هەروە خوای گەورە فەرمێ وما كان لنفس أن تموت إلا بإذن الله كتابا مؤجلا، واتە ناشێت و ممکن نییە کەسێک ببێ ئیزنی خوای پەروەردگار و لە کاتی غەیری بڕیاردراوی خۆیان بمرێ، چونکە ئاکامی مەرجی هەموو کەسێک نووسرا و دیاری کرا، حتمما لەو کاتەشە ئەمرێکە خوای پەروەردگار بۆی دیاری کرد. هەروەها ئەفەرمێ وما تدري نفس بأي أرض تموت إن الله عليم خبير، هیچ نەفسێک نازانێت لەکوێ ئەمرێ. کوڕێک پەروەردە بووە و لە دایک و باوچێتی و خوێندنی تەواو کرد و زۆری دڵ پێخۆشەوە لە سانەویەکە ببێ بە مامۆستا، بەڵام بارودۆخەکە وای لێ کردو دێتە دەرەوە، تەواو لە تورکیاشە و پەیوەندی بە دایک و باوچەوە پێخۆشە، وەختێکە پەڕێتەوە ئەو بەر بۆ ئێوەنان ئەخنچێ لەهاو، نە ئەم نە دایک و باوکی نە کەس و کار ناو کەسەی هەڵیشی گرتووەی پەڕێنێتەوە بۆ بەر قاچاقچەکە و نەخۆشی کەس نازانە لەوێ ئاخنکە ئەجینانە ئەچوو. بۆیە خوای پەروەردگار ئەوەی کە نووسیویەتی لە ئەجەل لە موسیبەت لە ناڕەحەتیەکان حتمەنە بێ ڕوو بدە و لە کاتی خۆشیان ڕووەدا بەسەر تاک و کۆی خەڵکا دێ. وتلك القرى أهلكناهم لما ظلموا وجعلنا لمهلكهم موعدا،
ئەو قەومانەش کە زاڵم و ستەمکارن و مافی خەڵکیان پێشێل کردووە خی گەورە فەرمێ بڕیاریان بۆ دەرچووە بڕیارمان داوە کە ئایان فەوتێنین بەڵام ڕۆژی فەوتانەکەیمان دیاری کرد لەوە نیە تۆ کاردانەوەکان هاوارەکەیت و دوعاەکەیت و بەڵام خی پەروەردگار تەحدیدی کردو چونکە ئەمانەوەی ئەمانە تاقیکردنەوەی خەڵکانێکی تر هەروەکو کە تاقیکردنەوەی تۆ هەروەها خی پەروەردگارە فەرمێ ولن يؤخر الله نفسا إذا جاء أجلها هر نفسك كاتي مردنكي هات دواناك لن همي بأداة نفي تأبيدية لن يعني حتى بوساتي كيش دواناك إن أجل الله إذا جاء لا يؤخر لو كنتم تعلمون كاتي كسك عكايمي مرجي أقاتي أجلي دي حتما أو كاتا مردني بسراديتو خواي پروردگار تأخيريناك أقر أقلتان بي بشكي و بي ببنو درقي بي بكنو بزان قل لو كنتم في بيوتكم لبرز الذين كتب عليهم القتل إلى مضاجعهم بيان بفرمو إيوه أقر لو كاتيا لو ساتو كاتو شوينيا كبريار لو شونا روحتان درچه دورة شوينيكي دورة ئێوە هیچ پێی بەوە نابن بەڵام خی پەروەردگار ئیرادەی وایە کە لەو کات و شوێنە ئەو کەسە ڕۆحی دەرچێ ئەبێ خۆی بە پێی خۆی بڕوە یا ئاسانکاری بۆ بکرێت نەقڵ بێ بۆ ئەو شوێنەی وەکوتم لە ئاوەکە یاخنکاوە هەموو ڕێگاکان بۆ ئەوەیە کە بڕوا لەوێ بخنچە خۆزەلامێکی زلی شەولەوانەیە مەلەوانیش بوو ئێمە برایەکی بەڕێزمان ڕەحمەتی خوای لێبێ لە ئاوی تێت لەسەر سنوورە مەلعونەکەی بینی سەردەشت و شارباژێر پێشمەرگەکانمان بزتنەوەی ئیسلامی لە سەردەمی کیمیاویە هاتن گەیشتنە ئێوە هاواریان کرد لەو گوندانەی ئەوە کە بڕۆن بۆ لای بزتنەوەی ئیسلامی پێیان بڵێن بە ئەو مامۆستا بەڕێزەمان بێ مەلەوانە و بمان پەڕێنێتەوە لە ئاوەکە ئەو پیاوە بەڕێزە هات پێشمەرگەکانی پەڕیەوە ئەو بەرخۆشی پێشمەرگە بوو ڕەحمەتی خوای لێ بەڵام کە ئەوانی پەڕاندەوە دوای خۆی خنکە ئەمە ئەجەلی لێرە هاتووە خۆی مەلەوانە ئەگەر وا بە دکتۆر نەبوو بمرێت چکە دکتۆر ئاگای لە هەموو ڤایرۆسێکە و ئاگای لە هەموو میکرۆبێکەوە هەموو نەخۆشیەکانە زانێ و کارەکانی زانێ و دا و دەرمانێکی زۆری لەلایە بەڵام کابرا دکتۆری دڵ و بە نەخۆشی دڵەمرێ ئەوی مەلەوان بوو هەر لەو شوێنەشە ڕەحمەتی خوای لێ بخوای گەورە بە شەهید وەری گرتوێ لە هەردوو تەرەفی شەهیدی پێشمەرگایەت یەکەشیوە کە مجاهیدێ بوو فی سەبیل الله و شەهیدی خنکانەکەش لە ئاوەکە حکمی شەهیدی هەیە والحەمدولله ئەنجا ئەو دایک و باوکانە ئاگایان لەمە نابێ بێ ئاگا بن یا کەسەکانی دەوروبەرەوانی کە کاریگەریان لەسەر ئەم گەنجە مسڵمانایە کە دیندارەتەکەی لاوازەکەن و بەرەو شەلگیری ئەبنەوە ئاگایان لەمە نابێت کە خی پەروەردگار بڕیاری مردنی یەکێکی دا لە قەڵاو قولەی خۆش یا بە هەرەمرێ خۆکردوا بە ڕێز جمهورەکان نەبوو بمر وەختی 11 سەپتەمبەر بوو یەکسەر جۆرج بۆشیان نەقڵ کرد بۆ شوێنە کە ئەگەر ئەو شوێنە ئەتۆمیشی لێ بدرێ قومەلی زەڕیشی لێ بدرێ هیچ کاریگەری لەسەر نابێت بەڵام سنەتی ژیانە هەرەبێ بمر بۆیە خی پەروەردگارە فەرمێ ئەینەما تەکونوا یودرککم المەوت ولو كنتم في بروج مشيدة لە هەر شوێنێک من مردنەتان گاتێ وەلەو لە قەڵاو قولەی زۆر محکەمی شابن کە دروست کرابێ ئەگەر کابرایە کۆشکێ دروستکە هەمووی لە ئاسن و مس و دەرگاکانی لە دیوی خۆیەوە دابخە ئایا مردنی ئەگاتەیان مردنی ئەگاتێ بەچی نازانین ڤایرۆسێکە خۆی نەخۆشەکەوێت دڵی وەستێت جەڵدەیەک لێدا هەواکەی لیخنە بێ پیسە بێ هەر بە خۆی بە جەستەی خۆی دوای ئەمر وەکو گریمانێکیش کەوا بوو باوەڕمان بەوە هەبێت کە هەرچی شتێکی تووشی ئینسانەکە ئەبێ تەواو ئەجەلی هاتووە یەکی ئەجەلی لە زیندان هاتوویەکی کە دوانن هەردووچیان چوون بۆ جیهاد خەڵکانێکە ئێستا پێشمەرگەی ئەیلولن هەر نەمردوو پێشمەرگەی ئەیلول لە ساڵی 1960 و پێشمەرگەیە گوڵانیشی بینیوە لە تەرەفی پارتییان لە تەرەفی یەکێتی و لە 75 پێشمەرگەی و ئێستا شەرماوە ئێمە هەموو شەڕەش بەشداری کردووە ڕەفیقەکانی دەوروبەری هەمووی مردوون هەمووی کوژران یا محەوەق بوون بریندار بوون ئەو هیچی لێ نەهاتوو قەدەری خوای پەروەردگارە کە بۆ ئەمی وان نووسیوە کە بەو شێوەیە بمێنێتەوە